شێوازی ڕاوکردن لە ناو دەریاچە و ڕووبارەکاندا زیاتر بە تۆڕ دەکرێت بە تۆڕ، بەڵام تۆڕی لە کاتی ئازادیشدا ئەوە کاتی کە ڕاو ئازادە هەندی تۆڕمان هەیە ڕێگە پێدراو نییە قەدەغکراوە کە خەڵکێکی زۆر بەکاری دێنێ ئەم تۆڕەکان چاویان کوونەکانیان وردە ماسی بچووک دەگرێت ماسی گەورە ناگرێت ئەوانش لە کاتی ئازادکردنی ماسیشدا ئەوانە بە هەم شێوێک ئەو تۆڕانە قەدەغەیە ڕایان پێ بکرێت نابێت ڕایان پێ بکرێت ڕاوکردنێکەیە بە کارەبا چەند جۆرێکمان هەیە کارەبا یەکێک لەوانە مۆردی کارەبایە دەهێنن وایرێک دەخەنە ناو ئاوەکە و بە ڕووبار و بە ناو دەریاچەکەدا دەگەڕێن لەکوێ ماسی هەبێ بە کارەبا دەیکوژن یان پاتری سیارە بەکاردێنن ئەو پاتریانە بێدەنگە و لەو کاتانی کە دەیانەوێت بە نەهێنی بچن ماسی بگرن زیاتر ئەم پاتریانە بەکاردێن ئەم پاتیانەش کارەبای لێ دروست دەکەن و فڕێ دەنە ئاوەکە و ئەو ماسیانەی کە بەر کارەباکە دەکەوێت سەر ئاو دەکەوێت و دەیگرنەوە و لە هەمان کاتدا جگە لە ماسی گەورەکان ماسی بچووکانیش دەکوژێ لەبەر ئەوەی ڕاوێکی زۆر خراپە ڕاوێکی ڕێگە پێنەدراوە بەڕاستی کارەبا لە دو ئەوەی زەهر ینی خواردن هەویر دێنن دەیگرنەوە یان هەندێک مادە دێن کە ماسی دەیخوا زەهری تێدەکەن بۆی ئەو ماسیەکە خواردی ئەو یەکسەر ماسیەکە دەمرێ و سەر ئاو دەکەوێ و ڕاوچەکانیش ماسیەکان هەڵدەگرنەوە یان بە قومبەلا یا بە تێنتی ئەمانە هەمووی ئەو شوێنانی کە ماسی لێە ئەو ڕاوچیانەی کە بەنایاسایی هەوڵ دەدەن ماسی بگرن هەز دەکەن کوێ ماسی لێوێ دەچن قومبەلەیەک لێ دەنیان تێنتی بەکار دێنن ماسی ئەو ناوە هەرچی لێ بێ گەور و بچووک هەمووی دەکوژێ ئەمەش بەڕاستی ڕێگەی ڕاوێکی ڕێگە پێنەدرا و یەکێکە لە هەر ڕاوە نایاسایەکان بەڕاستی هەمووشیان بە پێی یاسا ئەوانە تەعاملیان لەگەڵ دەکرێت ئەگەر ڕاوچەکان بگیرن دەدرێن بە دادگا و ئیجراعاتی یاسایان لەگەڵ دەکرێت تەبارەت بە سزاکان لەلایەن دادگاکانەوە بۆ ئەو کەسانی کە ڕاوی ماسی بە نایاسایی دەکەن یان زیندەوەرە ئاویەکان بە ناسایی ڕاو دەکرێن یاسا سزای خۆی بۆ داناوە بۆ نمونە کەسێک ڕاوی ماسی دەکات چەند کیلۆ ماسیێک دەگرێت دەگیرێ دۆسی بۆ دەکرێتەوە بۆ ماوەی چەند ڕۆژێک ڕادەگیرێ بۆ ماوەی هەفتەیەک تا دە ڕۆژ لەلایەن بەڕێز دادوەرەکانەوە تەوقیف دەکرێن یان ڕادەگیرێن دواتر بە بڕی پارە غرامە دەکرێن پارەکەشیان بۆ خەزینەی حکوومەت دەگەڕێتەوە. سەبارەت بە ئەو سزانی کە ئەو بۆ ڕاوی ماسی بە شێوەیەکی نایاسایی بە کارەبا بە زەهر بە تەقینەوە ئەوە سزای قورسترە لە ئەو ڕاوانی کە بە تۆڕ دەکرێت یا بە شێوەیەکی کەم دەکرێت ئەو ماسی گرتانی کە بۆ کۆمەڵ دەگیرێن لەلایەن ئەو شتانی کە باسمان کرد پێشتر بە تەقینەوە و بە کارەبا و بە زەهر ئەوانە سزاکانیان زیاترە هەتاکو حکمیشی لەسەرە ئەگەر بێت و بە بەڵگەوە ڕاوچەکان بژیرن بدرێن بە دادگا. ئێمە لە ساڵانە لە ئەم دەریاچەی دووکان زیاتر لە 100 بۆ 200 کەس خەڵک هاوڵاتی دەژیری و دەدرێت بە دادگا و ئیجراعاتی یاسایی لەگەڵ دەکرێت بەپێی ئەو سەرپێچی کە ئەنجامی داوە ئیجراعاتی لەگەڵ دەکرێت.